لەگەڵ هاتنی وەرزی سەرما ناوچە کوێستانەکان بە بارینی بەفر سپی پۆش دەبن و دیمەنێکی جوان دەبەخشن. هاوڵاتیانیش بۆ بینینی ئەو دیمەنانە لە ناوچە جیاجیەکان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سنووری ڕەواندوز دەکەن. ئێرە چیای کۆڕەکە لە قەزای ڕەواندوز لەگەڵ بارینی یەکەم بەفری ئەم ساڵەوە سپی پۆش بووە و لە چەند شەوی ڕابردووشەوە ڕێژەیەکی باش بەفری لێباریوە. واللهی شتێکی زۆر خۆشە لەبەرەوە یەکێ لە جوانترین سروشتەکانی دنیا بەڕای من. پێم وایە شتێکە کە ساڵانە چەندجارێک دەیبینین بەڵام ئێمە وەکو خەڵکی هەولێر تۆزێک لێی دوورین بۆی هاتوونێتە سەیرانگەی کۆڕک. ئێستا جەوێکی زۆر خۆشی هەیە، خەڵکێکی زۆر ڕووی تێ کردووە. بە خێراتنی کەناڵە بەرزستانەکەم لە شاری هەولێرەوە هاتوین. بەفر سروشتێکی زۆر جوانە کە لە وەرزی زستان لە هەموو ناوچەکان نابارێ، بۆیە زیاتر لە چیای کۆڕک بەفرشی زۆر دەبارێ. زۆربەی گەنجەکان لە زۆربەی شوێنەکان بە عایلە لەگە هاوڕەکانی مەحەزما پێکەوە هاتوین گەشتێک بکەین و کاتێکی خۆش بەسەر بین. بەخێراتنتان دەکەم لەگەڵ بارینی ئەو بەفرەی جەوێکی خۆش ئەمەش لەگەڵ برادران هاتیینە بەس بۆی جەوێک بگۆڕین کاتێکی خۆش بەسەر بێت. بەخێرات لە بەردەڕە شواتین ئێرە جێکی زۆر خۆشە شاخاویە و هەموو ساڵێکیش هەموو جەماعەتی لەگەلێک دەردەچین برادەرەکان جێشی زۆر خۆشە و بەفراویە و هەموو ساڵێک دێنە ئێرەوە. وەڵڵای من لە شاری هەولێر هاتوین بە عقبی ئەوەی لا ئێمە یعنی بەفر و شتیوە کەم دەبارێ ئێمەش بۆیە هاتین بۆ ئێرە بۆ کۆڕک. بەڕاستی یعنی دڵما خۆشە زۆر، بەڕاستی یعنی دیمەنشی زۆر جوانە. لەگەر کۆمەرانە وچکۆتی یار پێمان خۆش بوو بین سە پیاسە چناوە بەفرەکەی بکەین لە بەرەوەی لا هەولێرێ بەفر ناواریتر خۆش و بین جەوەکی بگۆڕین و هەندێک خەم و خەفەت و ئەو خەیران و وێرانە لەبیر بینەوە. بەڕاستی بەفریش نیعمەتێکی خۆیە. ئەگەرچی ساڵانی ڕابردوو لەم کاتە ڕێژەیەکی باشی گەشتیاری زستانە لە خوار و ناوەڕاستی عراق ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە دەکرد، بەڵام ئەمساڵ بەهۆی ئەو بارودۆخەنە لەبارەی دوای ڕیفراندۆم ڕووی لە هەرێم کردووە لەگەڵ بارینی بەفریش کەرتی گەشتیاری سارد و سڕی بەخۆیەوە بینیوە. بەڕاستی ئەو گەشتیارانی کە ئەمڕۆکە سەردانی چای کۆڕەچیان کردووە لە ناوچەکانی کوردستاندا بە تایبەت قەزای ڕەواندوز بەراورد بە ساڵەکانی پێشوو ڕێژەیەکی کەمتر دەبینین چونکە لە بەهۆی قەیرانی دارایی و هەروەها ئاڵۆزیەکانی هەرێم و بەغدا هیوادارین ئەم کێشانە زوو چارەسەر بکرێن بگەنە دەرەنجامێکی سەرکەوتوو بۆ ئەوەی خەڵک ئاشنا بێت بەو ناوچانەدا. بەفر بە یەکێک لە بەخشەکانی خوای پەروەردگار دادەنرێ بۆ بەندەکانی و لە وەرزی زستاندا دیمەنێکی جوان بەچێ و دۆڵەکان دەبەخشێت و ئەمە شوای کردووە سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆی ڕابچێشێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، چیای کۆڕەکی گەشتیاری لە قەزای ڕەواندوز.